ئەمڕۆ هەڵدەچین بە لابردنی گرەیەکی گۆشتی لە لوتی نەخۆشێک گومان دەکرێت کە گرێکە شێرپەنجەییە بەپێی ئەو راپۆرتی سیتسکان و ئەو ئێمارای شتانی کە لە بەردەستمانایە و زەرعشمان بۆ کردووە بە بەکارهێنانی نازووری لوت ئەمڕۆ تەواوی گرێکەی بۆ لابێ. من دکتۆر مەریوان فتاحم پسپۆڕی نەشتەرگەری نەخۆشی قوڵگوودوت و جۆرە تاوەری تەندروستی سمارت نەخۆشێکمانەیە تەمەنی 54 ساڵە ئافرەتە گرێکی گۆشتی هەیە لە بەشی لای ڕاستی لوت و جیوبەکانی ئەم گرێ گۆشتی ماوەکی چەند مانگێکە هەیەی بۆ ساڵێک گرێکە تەواوی ناو لوت و جیوبەکانی لای ڕاستی داخستووە چۆتەوە ناو قورگیشی لە پشتەوە ئینشاڵڵا بە ئیزنی خوای گەورە بە بەکارهێنانی نازۆر ئەمڕۆ تەواوی گرێکی بۆ لابین لە پاش ئەو ڕێکارانی کە گرتومان دەبێت لە تیشکی ئەمارای و سیتسکان و واروها بەشێک لەو گۆشتەمە ماردووە بۆ زەرع و هەموو نەتیجەکانمان لە بەردەستە ئینشاڵڵا ئەمڕۆ نەشتەرگەرەکەی بە ئیزنی خوا بوەکەین. سمارت وەرچەرخانە